بەناوی خوای بەخشندەی میهرەبان سپاس و ستایش بۆ خوای گەورە ئەو خوایی کە منەتی بەسەر هەر هەموماندا هەیە و تەواوی نیعمەتگەلی خۆی بە مرۆڤەکان بەخشیوە. درود و سڵاوی خوا و میهرەبانی خوا بەقەد ژمارەی گەڵای درەخت و لمی بیابان و بەقەد ژمارەی دڵۆپە بارانەکان هەر لە سەرەتای دنیاوە تا ئێستا بڕژێ بەسەر گیانی پاکی پێغەمبەری پێشەوا و نوری چاو و سەرکردە و پێشەنگی دنیا و قیامەتمان حەزرەتی محەممەد المستەفا صلى الله عليه وسلم. ئەو پێغەمبەر عەزیزەی کە کۆمەڵگەیەکی پڕ لە تەبایی و پڕ لە پێکەوە ژیان و پڕ لە خۆشەویستی بۆ فەراهەمێنان و وای کرد مرۆڤەکان لە زۆنگاوی تاریکی و دواکەوتویی و یەکتر کوشتن و ستەم لە یەکترکردنەوە بەرەو دادپەروەری و خۆشەویستی و پێکەوە ژیان و ڕوحم و بەزەیی بچن. ومێدەکەین ژیانتان پڕ لە فەڕ و بەرەکەت و خۆشەویستی و ئاسوودەی بەبینرانی بەڕێزی بەرنامەی بەفەڕ و کەناڵی ئاسمانی پەیامن لە هەر کوێگەن جوانترین سڵاوی خوای گەورەتان لێبێ و تاعات و عیبادەتی ئەم جمعە بۆ جمعەی ڕابردوو خوای گەورە وەرگیراوی کردبێ و بە یەکێک لە دۆستان و خۆشەویستانی خوا هەژمار کرابن. تەوەری ئەمڕۆی بەرنامەی بەفەڕ بریتیە لە ئایا ئیسلام لە کۆمەڵگەدا جیاکاری دەکات بەرامبەر بە هەڵگرانی نەتەوە و زمان و ڕەنگ و یا ئاین و ئایدۆلۆژیایەکی دیکە و بەتایبەت لە چەرخی زێڕینی پێغەمبەری خوا و چوار خولەفای ڕاشدین ڕەزا و ڕەحمەتی خۆیان لێبێ و سڵاو بۆ گیانی پاکی پێغەمبەریش. ئایا ئیسلام هیچ کاتێک ڕووی داوە کە جیاکاری لە نێوان هەڵگرانی ئاینێک یا ڕەنگێک یا زمانێک یا ئایدۆلۆژیایە بکات؟ بۆ مەبەستە میوانداری زۆر بەڕێز مامۆستا شاخەوان سیا مەنسووری زانای ئاینیم کردو. مامۆستایان زۆر بەخێربێی، سوپاس بۆ ئامادەبوون و تاعات و عیبادەتیشتان قبول بە هەر لە ناوی تەوەرەکەەوە دەست پێ بکەین. ئایا ئیسلام جیاکاری لە کۆمەڵگەدا دەکات؟ بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على خير خلق الله محمد وآله ومن والاه اللهم صل على محمد وعلى آل محمد كما صليت على إبراهيم وعلى آل إبراهيم. سپاسی خوای پەروەردگارەکەین، سپاسی بە ڕێزشتانەکەین بۆم دەرفەتە. زۆر سپاس. دیارە ئەگەر تەماشای پێش ئیسلام بکەین ئەو جیاکاریانە ببینین و ڕێگە چارەکانی ئیسلام بۆ نەمانی جیاکاریەکانیش تەماشاکەین لە ئیسلامدا ئەوەمان بۆ دەرەکەوێت کە ئیسلام هیچ کاتێ جیاکاری نەکردووە. ئیسلام لەسەر هۆکاری جیاوازی لە پێزدا، جیاوازی لە زوباندا، جیاوازی لە عەشیرەتدا، جیاوازی لە دەوڵەمەندی و فەقیریدا، جیاوازی لە نەخۆشی و لە شساغیدا، جیاوازی لە یەکێک پیشەیەکی چاکی هەیە، جیاوازی لە کەسێکیش کە پیشەیەکی هەیە لای خۆی خراپەکە کە ناسیە. ئیسلام ئەم شتانەی نەکردوتە هۆکاری جیاوازی ئینسانەکان هیچ کات، بەڵکو شریعەتی ئیسلام بەردەوام هانی خەڵکی داوە کە ئەم جیاوازیە شکڵیانەی کە کۆمەڵگا دروستی کردووە نەیەڵێ. جیاوازیە کە خوا دایناوە ئەوەی بەلاوە گرنگە ئیسلام، جیاوازیە کە خوا دایناوە. چونکە ئینسان ئەگەر تەماشاکەی قورئانی پیرۆز فەرمیایە والناس ئنا خەلەقناکم من ذەکەر وئونثا، هەر هەمووتان دروستمان کردوون لە نێرێک لە مەیەک، دوایی وەجەعەلناکم شوعوبە، ئێوەمان کردووە بە چەند عەشیرەت و تیرە و زوبان و قەومیاتێک. ئەم خوای پەروەردگار کە ئێوەی کردووە بە چەند تیرە و عەشیرەتێک بۆ ئەوە نییە کە کامتان چاکن و کامتان خراپن. وەجەعەلناکم شوعوبە بۆ چییە؟ لیتەعارەفوا، بۆ یەکتری بناسن. لە کۆتاییدا خوای تەعالە مەبدەئێکمان فێرەکە ئەفەرمێ ئاگادار بن ئەگەر تۆم بە عەرەب دروست کردووە و تۆم بە فارس دروست کردووە، تۆم بە کورد دروست کردووە، یان تۆم بە ڕەشپێز دروست کردووە، تۆم بە سپی پێز دروست کردووە، تۆم باڵا بەرز دروست کردووە، تۆم باڵا کورد، تۆ فەقیر، تۆ دەوڵەمەند، تۆ ئێستا لە دایکێکی جوان و شۆخ و شەنگ و دەوڵەمەندی لە باوکێکی هەروە لە ئەسڵتانە لە یەک باوک و دایکن، هەر هەمووتان لای من ئین ئەکرەمەکم عیند الله ئەتقاکم، لای من تەقوا پێوەرە. بۆیە بەڕاستی ئیسلام ئەگەر تەماشاکەین هیچ کاتێ جیاوازی نەکردووە. پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم بۆ خۆی لە چەندین وتارەکە وتاری بۆ هاوڵان داوە، فەرموویەتی لا فەرق بین عەرەبی ولا عجم، يعني لا فضل بين عربي على عجمي ولا لعجمي على عربي ولا لأسود على أحمر ولا لأحمر على أسود. فالمديك صحيح إمام أحمد جارته
إن أكرمكم عند الله أتقاكم جیاوازی نییە ئەوە ئێمە جیاوازیمان کردووە ئەوە کۆمەلگای ئێمەیە ئەوە ناحاڵیبوونی ئێمەیە ئینسانێک سپی پێز بێ بەلامانە و ئینسانێکی چاکە چونکە عەقڵمان لە چاومانایە ئینسانی ڕەش پێز بێ بەلامانە و ئینسانێکی مەزمومە ئینسانێک دەوڵەمەند بێ ئیدی تەعزیەکەیشی ئەبێ قرەباڵغ بێ ئینسانێک کە فەقیر بێ لای خوا چاک بێ ئەگەر بیژمرێ کە سوکاریشێ بێ خەڵک لە ڕووی نابڵە خزمە ئەمە ئێمە جیاوازیمان کردووە بۆیە بەڕاستی ئەم جیاوازیانە شریعەتی پاکی ئیسلام بە هەموو شێوەک نەیەڵاوە تەنانەت تەماشاکە لە سەحیح ئیمامی بوخاری داهاتووە کاتێکە مەعاذی کوڕی جەبەل ئەفەرمێ من قسەم بە پیاوێک کرد ناوی نەهاتۆ بەڵام لە هەندێک ڕیوایە تاڵن لە نەسی حەدیسە ناوی نهاتۆ بەڵام ئەڵێن بیلالە مەعاذی کوڕی جەبەل فەرمێ کاتێکە ئەو پیاوەش کە من قسەم پێ کرد چوو بەلای پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم شکاتی کرد لای پێغەمبەری خوا پێغەمبەری خوا فەرمووی ئایا ئەعەیەرتەهو بئومیه ئایا جنێوت بە دایکیدا طبعا بە دایکی چی جنێویدا لە صحیح بوخاری داهاتووە ئەفەرمێ وەکانت ئومه ئەعجەمیە دایکی عەرەب نەبوو تانەی لەمەدا پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم فەرمووی ئەسابەبتە فولانا جنێوت پێدا چی بەڵێ پێغەمبەری خوا فەرمووی ئەفەنیلتە من ئومه قسەت بە دایکی کرد چی بەڵێ پێغەمبەری خوا ئەوەندە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئینەکە امرؤ فیکە جاهیلیە تۆ ئەمان بیتەوە بۆ خاڵی سەفر من چەندێکە هاتووم ئێوە دەرکەم بۆ عالەمێک ئێوە دەرکەم هەندێ ئەخلاق و هەندێ شت کە لە ناوتانە بۆ لە جاهیلیەتە نەیەڵم بەڵام بەم کارت کە جیاوازی دروست دەکەی ئەمان گەڕێتەوە بۆ خاڵی سەفر بۆیە مەعاذی کوڕی جەبەل لە ئەبوو ذەر ئەبوو ذەر لە فەرموودەدا هاتووە کە فەرمێ لەگەڵ عەبدەکەیدا ئەم ئەبوو ذەڕە خۆی چی جلێکی بکردایەتە بەری لە دوای ئەو جلەیە کردە بەری ینی عەبد کە لە عەرەبدا بە بچووک تەماشا کرد بەڵام ئەو لە دوای ئەو گەڕانکاری بەسەردا دێ چونکە ئەزانێ ئەمە جاهیلیەتە ئیسلام بە جاهیلیەت ناوی بردووە یعنی بەوە ناوی بردووە ئەم گاڵتەکردنە بە بەرامبەر بە بچووک تەماشاکردنی بەرامبەر ئەمان گێڕێتەوە بۆ خاڵی سەفر لە ڕووی ئینسانیەتەوە بۆیە بەڕاستی شریعەتی پاکی ئیسلام بەو نەمەتە هاتووە بەو شێوازە هاتووە کە تەنانەت ڕێز لە عەبدێکیش بگرێ هەنی وامان لێ بکە کە جاری وایە لە کۆمەلگای ئیسلامیدا خەڵک بەدوای عەبدا وێڵ بۆ چونکە کەفارەتی تاوانێک بووە یعنی ئەوەندە بە گەورە تەماشاکرا بێ ئازادی کەیت مامۆستا ڕەنگ و جیاوازی زمان و یان بەو ئەوەی کە من عەرەبم کوردم زۆر شت یا کابرایەکی غێرەدین ئەمانە تا ڕادەیەک ئێمە ناتوانین من ناتوانم ڕەنگی خۆم زمانی خۆم چونکە خوای گەورە هەم بە کورد دروستی کردم بەو ڕەنگە و هەم لەو عەشیرەت و قەبیلەیە بەڵام ئایا لە ئیسلامدا جیاوازی ئەوە کراوە کە ئەمە مادەم غەیرە ئاینێکی دیکەیە کە بە ویستی خۆی ئاینی هەڵبژاردووە ینی من ئێستا بەونە بە ویستی خۆم و بە ڕەزامەندی خۆم ئیسلام هەڵبژاردووە لە ئیسلام ئەم جیاکاری ئاینیەمان بینیوە طبعا بۆ دنیا خوای تەعالا کە باسی ئەوە بێدیناناکە لە قورئاندا لە ئاەتەکانە فەرمێ وفی الآخرة من الخاسرين وفي الآخرة يعني لە کۆتاییدا ئەوەی کە ئینسانێک کافر بێ ئینسانێک بێدین بێ نابێتە ئەوەی کە من لە ڕووی ئینسانیەتەوە ڕێزی لێ نەگرم نرخی نەزانم کاکە ئینسانێک ئەگەر کافریش بێ ئەم ئینسانە جسم و بۆدێکی کێ دروستی کردووە خوا دروستی کردووە تۆ نابێ گاڵتەی پێ بکەیت بەڵام دینەکەی کە خۆی هەڵی بژاردە و دینێکیەوە پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم لە چەند فەرمودەیەکدا طبعا ئیشارەتی بۆ کردو ئاماژەی بۆ کردووە کە بە تایبەتی لە فەتحی مەکەدا پێغەمبەری خوا وتارێکی بۆدان لە فەتحی مەکەدا فەرمووی خوای پەروەردگار جاهیلەتی لە ناوتان لا بردووە دوایی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی بە باوک و باپیرتان مەنازن چونکە ئینسانەکان بڕ تەقی یان ئینسانێکی چاکە متەقیە یان وفاجر شەقی فاجیرێکە ئەمەیش ئەم فاجیریەیش ئەم ئینسانش کە دینێکی غێری ئیسلامی هەڵبژاردووە نابێتەوە کارێک کە ئینسان بێڕێزی بەرامبەری بکە تەسەوورکە بیەنە پێش چاوی خۆت پێغەمبەری خوا دانیشتۆ صلی الله عليه وآله وسلم دانیشتۆ لەگەڵ هاوڵە بەڕێزەکاندا لەو لاومەیتێک دێت چەند نەفەرێک هەڵان کردووە پێغەمبەری خوا ڕەچێتە زەر پێ ئەی پێغەمبەری خوا بۆ ڕزایتە زەر پێ ئەی بۆ هەڵەسم ئەومەیت پێغەمبەری خوا ئەومەیتە موسڵمان نییە
ئەو بێدینە پێغەمبەری خوا فەرمی ئەلەیست نەفسەن ئەی نەفس نییە ئەی ئینسان نییە ئەی خوا دروستی نەکردووە ئەی خوا نافەرمێ وەنەفەخت فیه من ڕوحی ئەو ڕوحەی کە لەودایەمان ڕوحە لە منیشە لە ڕووی کە خوای پەروەردگار کردوێتێ بەرەوە بۆیە بەڕاستی ئەوەی کە ئینسان دینێکی تر هەڵبژێرێ نابێتە هۆکاری ئەوەی کە خەڵک گاڵتەی پێ بکە خەڵک بێڕێزی پێ بکات ئەوە بخۆی دینێکی بژاردووە عقوبەکەی لە قیامەتایە کاکە عقوبەی قیامەتی نابێ من لە دنیای بیدەم بەڵام مادام کافرە بە گاڵتەی پێ بکەم نە زوڵم هەر زوڵمە خوای پەروەردگار پێغەمبەری خوا فەرمێ دوعای مەزلوم گیراکە وەلەو کانە کافرن کافریش بە کاکە هەر کافریش بخوا دوعاکەی گیراکات خوا دوعاکەی قبوڵەکە بۆیە بەڕاستی پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم ڕێزی ئینسانەکانی وەکو خۆیان کردووە ئەنی تەسەور کە لە شاری مەدینە هاوڵەکان گاڵتەیان بە سەحابەیەکە کرد کە ئەنتۆم باوکت کافر بووە ئیکرامە بەڵێ بەڵێ ئیکریمە کوڕی ئەبوو جاهل بوو موسڵمان بووە گاڵتەیان پێ کرد پێغەمبەری خوا هەڕەشەی لێکردن پێغەمبەری خوا نەیکرد قەدەغەیەکی گاڵتەی پێ بکەن کاکە ئەمە کاکە ئینسانێک ئەزیەتەدا یعنی ئازاردانی ئینسان کارێکی زۆر خراپە بۆیە بەڕاستی ئەو ئاەتەش کە خوای پەروەردگار تەقوای کردوتە پێوەەر لە نێوان ئینسانەکاندا بۆ لای خۆیەتی ئەگەر نا لە دنیادا ڕزقی هەموو کەسێکە دات ئاینی پیرۆزی ئیسلام لە سەردەمی زێڕینی خۆیدا توانی وا بکە جیاکاری لە کۆمەڵگەدا نەبێ بە جۆرێ لە جۆرەکان بە تایبەت سەردەمی زێڕینی پێغەمبەری پێشەوا و چوار خولەفای ڕاشیدین بەڵام لە ئێستادا دەبینین لە تەواوی کۆمەڵگەکانی جیهانە موسڵمان جیاکراوەتەوە و خراوەتە دوورگەیەکەوە و هەمیشە تیری تیابێژە هەمیشە بە مای توندڕەوی و بە تونند و تیژی و نازان بە دواکەوت و بە نەخوێنەوار و بەمە ناوە برێ مەبەست هۆکاری ئەم جیاکاریە بەرامبەر بە ئاینی پیرۆزی ئیسلام کە موسڵمان گەلێکی زۆر هەن لە کاتێکا کە بۆ کۆمەڵگەمای سوودن هەمیشە پاک و خاوێنن هەمیشە مرۆڤ دۆستن هەمیشە هەژار دۆستن بۆچی لە ئێستادا شوێن کەوتوانی ئاینی پیرۆزی ئیسلام جیاکاریان بەرامبەرەکە لە کاتێکا پێشتر ئاینی پیرۆزی ئیسلام جیاکاری لەگەڵ هیچ ئاین و نەتەوەیەکی تران نەکردووە طبعا ئینسان کائینێکە ئەگەر شریعەتێک ترسێک قانونێک نەیبەستێتەوە هەموو شتێکە کات ئەگەر قانونێک نەمبەستێتەوە پیاوە کوژم قانونێک نەمبەستێت و ماڵی خەڵکە خۆم ئەگەر من قانون و قیامەتێک منی بەستەوە ئەو کاتە دەست بۆ هەندێک کردەوەی خراپ نابم لە سەردەمی زێڕینی ئیسلامدا کاتێک کە کاکەی وەکو خۆی ماوە مەسیحی وەکو خۆی ماوە یەزیدی وەکو خۆی ماوە ئەمانە وەکو خۆیان ماون دینێک بووە شتێک بووە کە موسڵمانانی بەستۆتە بۆی تەعەدانەکەنە سەریان شتێک بۆ بەستویانێتەوە ئێستا بەرامبەرەکەمان شتێک نییە بەستی بێتیانەوە ئینسانیەت نییە بیری لێ بکەنەوە دینێک نییە کە نەهی بکات یاسایەک نییە کە قەدەغەی بکات قیامەتێک لای ئەوان بوونی نییە کە بیان ترسێنێت کاتێک کە ئینسان ئەم لەغاوە نەبوو ئەم بربەستەی نەبوو ئەو کاتە زوڵم لە بەرامبەرەکەیەکە وەکو ئەمڕۆ بەڕاستی یعنی ئینسانێک ئەگەر موسڵمان بێت ئەم ئینسانە بتوانێت بەبێ هیچ مەکائینێک بچێتە سەر فەزا لای بەرامبەرەکەمان ئەم ئینسانێکی سووکە دینی ئەوی نییە وەکو ئەو بیر ناکاتەوە قەناعەتی بە بۆچوونەکانی ئەو نییە بۆیە بەڕاستی ئەوە هۆکارێکی زۆر ڕئیسی ئەوەیە کە ئەم ئینسانە کاتێک خەڵک مسلمان بەکەم بزانێت مسلمان بە بچووک تەماشاکات هۆکارەکەیەوە کە دینێک نییە بیبەستێتەوە ئینسانە ئینسانیەتیش نازانێت بەڵام ئێمە ێزە کێشەی گەورەمان زۆر جارەوەی کە مسلمان گاڵتە بە مسلمانەکات یعنی ئێمە بەڕاستی کێشەی گەورەمان مامۆستا ڕێز ئەوەیە بەڕاستی یعنی ئێمە بەداخەوە هەندێک خەڵکی مسلمانەیە ئەخلاقی ئەبوجهلیان نییە هەر ئەخلاقی ئەبوجهلیان نییە ئەخلاقی کافرەکانیان نییە هەنی کافرەکان کە پرسیارە لە پێغەمبەری خوا دەربارەی پێغەمبەری خوا ئەو بڕۆ ئەبوو سوفیان وتێتی سادیقە کاکە توتی ڕازگۆی شتە باشەکانی وتووە بەڵام ئێمە زۆر جار گاڵتەکردن لە کاتێک ئێمە نەسی قورئانمانەیە ئێمە ئاەتمان زۆرە حەدیثمان زۆرە قورئانە فەرمیایە والذین آمنوا لا يسخر قوم من قوم با خەڵکی شارێک گاڵتە بە خەڵکی شارێکی تر نەکە با حیزبێک گاڵتە بە حیزبێکی تر نەکە با عشیرەتێک گاڵتە بە عشیرەتێکی تر نەکە زبانێک گاڵتە بە زبانێکی تر نەکە لا يسخر قوم من قوم عسى يكونوا خيرا منهم
لەوە کاک ئەمە تۆ گاڵتەی پێکە لای خوا زۆر لە تۆ گەورەتر بێ وەلا نیساء من نساء ئافرەتانیش باندێکەکە جام بەڕاستی ئێمە کێشەی زۆرمان ئەمڕۆ ئەوەیە کە زۆر جار خۆمان دوژمنەکانمان خۆمانیان کردو بە دوژمنی خۆمان بەرەڵای ساحەکەیانی کردو ینی بەڕاستی ئەمڕۆ تەماشاکە ئەوەندەی مسلمان لە مسلمان نەخوێنێ ئەوەندەی مسلمان ئازاری مسلمانە وەکاری ئەمە چییە لە سەردەمی پێغەمبەر صلی الله علیه و سلم منع کراوە کابرایەک کوڕی بۆونە عەمری کوڕی عاز بەرامبەر بە قیبتیەک ئازار بگەێنێ یان بۆونە ئیمامی عومەرە فەرمێ بە جوولەکەیەک گەنجیمان لێ وەرگرتی بۆچی بە پیرەکە سوال بکەیت کۆمەڵێش ینی ئەوانەمانێ پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه و سلم فاتیمە گەر دزی بکەی من دەستی تۆ بڕم واتە جیاوازی نییە بەڵام بۆچی لە ئێستادا نەک بەرامبەر بە غەیرەتدینەکان جیاکاریەکە هەیە لە نێوان خۆشمانە جیاکاری لەسەر مەزهەب لەسەر گروپ لەسەر بۆونە ناوچەگەرێتیە لە نێو مسلمان خۆیان هۆکاری ئەمەیان بۆ چێگەڕێتەوە حاڵی نەبوونە لە طبیعەتی ئینسان ئاخر کاکە من بمەوێ هەموو کەسۆک و من بیرکاتەوە ئاخر من هەموو خەڵک بیر ناکەمەوە کاتە خۆ هەر یەک نەفەری دروست دەکردوتەوە بالفعل ئاخر ئەگەر من بمەوێت لە هەموو خەڵک ڕازی بم ئایا هەموو خەڵک لە من ڕازیە سەرەتا بۆیە بەڕاستی حاڵی نەبوونە لە طبیعەتی ئینسان کاکە گیان خوای پەروەردگار دروستی کردوین باختلافی ئەلسینەتینا زبانمان جایە طبیعەتمان جایە دوو منداڵ لە ماڵێکان منداڵێکیان حەزی لە چێشت دەکەوێت تران ڕقی لێتی کاکە منداڵێکیان کەمە خەوێتیان زۆر ئەخەوێ سروشتی ئینسانەکان لە مەزهەبیشە حەدیثەکانی پێغەمبەر صلی الله علیه و سلم عالمێک بە شێوازێ لێ حاڵی بووە یەکێکی تر بە شێوازێکی تر لێ حاڵی بووە لە سەردەمی پێغەمبەریش ئەم جیاوازیە بووە کابرا کە چوونە بۆ پێغەمبەری خوا فەرموویەتی کەسان نوێژ نەکەی لە بەنی قوڕیزە نەبێ هەندێکیان ئەڵەن کاکەنە پێغەمبەری خوا فەرموویەتی ئیلا بێ لەوێ نوێژکەن با نوێژ نەکەین دیگەم کاکە پێغەمبەری خوا فەرموویەتی یعنی پەلە بکەن ڕاجاییان بۆ دروست دەبێ ئەم ڕاجایە ئەمیان ئەویتر ناشکێنێ کاکە ئیمامی ابن القەیمە فەرمێ ئیمامی عومەر لەگەڵ عەبدوڵای کوڕە لە 315 مەسئلەیە خلافیان بووە 315 مەسئلە باوکایەتی و کوڕایەتیان تێک نەداوە ئیمامی شافعی ڕزا و ڕەحمەتی خوای لێ بێ تەڵەبەی ئیمامی ئەحمەد بووە هاتۆ بە خزمەتی ئیمامی ئەحمەد طبعا ئیمامی ئەحمەد تەڵەبەی ئیمامی شافعی بووە هاتووەتە بەغداد کوڕەکەی ئیمامی ئەحمەد دەفەرمێ باوکم فەرموویەتی والله ما سجدت سجدة لله إلا دعوت للشافعي سجدەیەکم نەبوو لە دوعام بۆ شافعی کردووە ئەمە سەرمەزهبیش بوونە کاکە دوعایان بۆ یەکتری کردووە یعنی ئەوەندە ڕێزی لێ کردووە ئەوەندە ڕێزی لە ئیمامی شافعی کردو تەنان ئیمامی شافعی فەرمێ من لە مزگەوتەکەی ابو حەنیفە قنوود لای من بارەکەڵا ڕێزی لێ کردو بەس وازم لێ هێنا وازی لێنا ئیمامی شافعی پێشنوێژێ کات لە مزگەوتێک لە مزگەوتەکانی بەغداد فەرموویان ئیمامی شافعی لە مەزهبی تۆدا قنوود واجبە ئەی بۆ قنوود نەخوێند فەرمووی وەکو ڕێزێک بۆ ئەبوو حەنیفە چونکە من لە شارەکەی ئەوام لە مەزهبێ بۆ ئەمە ڕێزگردنە بەڕاستی یعنی ئەو مەزهبانە ئەو سەر مەزهبانە لەگەڵ ئەوەدا جیاوازیان بۆ تەبەن جیاوازی ڕەئیان بۆ جیاوازی بۆچوونیان بووە ئەم جیاوازیە وای لێ نەکردووە لە کەسایەتی یەکتری کەم بکەنەوە لە کەسایەتی یەکتری ڕێز لە یەکتری نەگرن قەدری یەکتری نەزانن بۆیە بەڕاستی چونکە ئەیانزانی ئازاردانی یەکتری قورسە یعنی باشترین مسلمان لای خوای پەروەردگار چه مسلمانێک باشترین مسلمان ئەو فەرمودەی کە فەرمێ المسلم من سلم المسلمون من لسانه ويده لە ڕیوایەتێکی تردا هاتووە فەرمێ خير المسلمين من سلم المسلمون من لسانه ويده باشترین مسلمان ئەوەی مسلمانان لە زاری پارێزراو بن قسەی پێ نەکا ئازاری نەدا ئەزیەتی نەدا فەخری بەسەرا نەکات شانازی بەسەرا نەکات ئەمڕۆ بەداخەوە کابرا علم زیاترە خوێنە لە جاتیەوە فێری تەواژە بە فێری کیبرن بەداخەوە کامە پێچەوانەی زانست و زانیاریە بەڕاستی کابرام پۆستێکی ئەدرێتەیە لە جاتیەوە لە خۆی بترسێ بڵێ کاکە لە قیامەتدا ئەم خەڵکە کۆت و من کۆت و زنجیرێکەکەمە بێم خەڵکە بمکات و حەدیثی پێغەمبەر صلی الله علیه وسلم ڕێزیان لێ بگرم دڵیان نەشکێنم ئاگام لە مافەکانیان بێ گاڵتەیان پێکە کاکە ڕێزیان ناگرێت جیاکاری دروست دەکات جیاکاری لە نێوان ئینسانەکانە دروست دەکات جیاوازی لە نێوان ژن و مێردا دروست دەکات بۆیە شریعەتی ئیسلام کاتێک کە هاتووە ئەم ئەخلاق کە ئیزانی لە کۆمەڵگای هەیە ئەخلاقێکی جاهیلیشە ئەخلاقێکی خراپە شتێکی خراپە ئیسلام هانی خەڵکیدا کە بۆ شێوازە نەژی کە بۆ شێوازە نەبێ خەڵگاڵتە بە خەڵک بکە بەڕاستی بۆیە بەڕاستی ئیسلام تەنانەت کاتێک کە هاوڵە بەڕێزەکان لە جەنگی بەدردا دیلەکان ئەگرن لەبەر خۆردایانن پێغەمبەری خوا لێیان تووڕابێت
ئەفەرمێ بووە لەبەرەوە خۆرە ئەیان سووتێنن لە بینی گەرمی خۆر و گەرمی شمشێرەکانتانە مەمنوعێکا لیان تەعاملێکی جوان بۆ گاڵتە پێ نەکردن ئەمە زۆر گرنگە ئینسانی مسلمان بیزانێکە بابەتێکە ئێمە لە میزانی حەسەناتمانە زۆر گەورەی بابەتی ئەخلاق ئەگەر ئینسانێک لە ڕووی ئەخلاقیەوە لە ڕووی ئەخلاقی بەمەسمان تەعاملە تەواو بوو کامل بۆ ئینسانە گاڵتە بە خەڵک ناکە ڕێز لە خەڵکەگرێ ڕێزی دەوروبەری لایە ڕێزی دایک و باوکی لایە گاڵتەیان پێ ناکە ئەمڕۆ کابرا گەنجێکە مەمەسە ڕاست باوکی پیرە و پەکەوتووە گاڵتە بە باوکێکات وەڵی باوکم عەقڵی زۆر هین نەبووە زۆر عاقڵ نەبووە کاکەیتر ئاوای هێناوە باوکم هەر ئەوەندە عەقڵی پێش کرد ئەخ نەکبێت ئەم باوکە دە مناڵی بەچی بەخێو کرد گەر عاقڵ نەبوو ڕاست ئەخر بەچی بەخێوی کرد هینی خۆی فەقیری خۆی ئەخاتەوە ئەستۆی باوکی ئەڵێ باجیەوە ئەیدەین واکو باوکی تر نەبوو زۆر عەجیبە یعنی باشە ئەم باوکە مناڵانی چۆن بەخێو کرد ئەگەر عاقڵ نەبوو ئەگەر ژیر نەبوو باشە ئەم منداڵانە بۆ خۆیان گەورە بوون لە فەزایەکی ترەوە خواردنیان پێدرا ئەگەر ئەم باوکە نەبوو بۆیە بەڕاستی بابەتی گاڵتەکردن بە خەڵکی مەوەسا ڕیاز بابەتێکی زۆر خەتەرە. مامۆستا شاخۆن جیاکاری لە کۆمەڵگەدا کاتێ خەڵکێک بەرامبەر بە بنەماڵەیەک بەرامبەر بە عەشیرەتێ بەرامبەر بە زمانێ بەرامبەر بە ئاینێ جیاکاریەکە و ئەیخاتە دەرەوەی بازنە دەیخاتە دەرەوەی کۆمەڵگە لە هەموو مافەکانی کۆمەڵگە جیاکە ئەم جیاکاریە لەلایەن دابڕێنەر ئەوانەی کە دابڕ کراون چ کاردانەوە و چه شوێنەوار و چه ئاساواری لەسەر کۆمەڵگە جێدەیەڵێ تەمەن یەکەم شت کە دروستێکە ڕقە لە کۆمەڵگادا ئەم کۆمەڵگایەکی لێ دروست دەبێت کۆمەڵگایەکی ڕقابی تەماشاکە میلەتی ئێمە چونکە لە ڕابردوودا زوڵمان زۆر لێکراوە جیاکاریمان بەرامبەر کراوە لە 1970 ماڵەکان چەکیان تایە بەڕێ ئاخر ئامار بۆ چەکی تایە کاکە ئەوە نەما زوڵم لێکراوە هەر شەوێک چاوەڕێمانە کەسێ بێتە سەرمان لەوە تا قیامەتیش هەزار ئینمان بۆ بکەن نەتوانین تورک و فارس و عەرەب دۆست بگرینەوە جارێک تشکۆ ئەوان هەمیشە چەوساندویان بارەکەڵڵا کورد لە ڕابردوودا زوڵمی ئێستا چاوەڕێتی ئێستا نازانی لە منتیقەی پێنجۆن و ئاوارابین جارێکی تر یان لە منتیقەی بادینان و ئاوارابینە لە منتیقەی کەرکووک و ئاوارابی نازانین بەڕاستی یعنی ئەم کوردە ئەوەندە زوڵمی لێکراوە لە ڕابردوودا ئەم هۆکاری زوڵمە ڕق و کینەی دروست کردووە بۆ ئێستا لا هەندێ خەڵک چۆن لە عەرەب بێتە مەلایکەت قەناعەتی پێ نییە چون عەرەب زوڵمی لێ کردووە تورک زوڵمی لێ کردووە نییە بۆیە ئەم شتێک کە دروستەکە ڕقە ئەم ڕقە کە دروستی کرد لە کۆمەلگایکی ڕقاوی دروستە بێ کۆمەلگایەکە کە کۆمەلگایکی ئاژاوە گێڕ کۆمەلگایەکی نێمە بەڕاستی وامان لێ هاتووە کە تەسەڕوفاتی خراپەکەین بۆی ئەوە یعنی مەسەلەن ئەم جیاکاریە بکرێ ئەم جیاکاریە بێجگە لە ڕقەکە تەسەڕوفاتی خراپ باوکێ کاکە قورئان بۆ باسی پێغەمبەری یعقوبی کردووە کە یوسفی جیا کردوتەوە لە کوڕەکانی بۆ باسی وی کردووە بۆی چی دەرس پێ بۆ ئێمە کاکە بۆی ئەمە نەکەین کاتێک کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێت جیاوازی لە نێوان مناڵەکانتانە مەکەن ئەوی ترتان خۆش بووە ڕقتان لەمی تر بێ خۆشەویستی ئەو زیاتر دەربڕن بۆچی ئیسلام باسی ئەوەکە پیاوەکە زیاتر لە خێزانێکی هەبوو ئەبێ عەدالەت بێ لە بینانە چونکە ئەم نەبوونی عەدالەتە وایان لێکە کە هەڵوێستێکی دژیان هەبێ بەرامبەر بەرامبەرەکەیان وانە بۆیە بەڕاستی ئەگەر تەماشاکە براکانی یوسف هۆکاری ڕقەکەیان لە یوسف باوکیان بوو ئاگادار بە براکانی یوسف هۆکاری ڕقیان لە یوسف باوکیان بوو ئینە مناڵک نەبوو ئەو مناڵە نەبوو چکایان و کاکە باوکمان زیاتری خۆشوێت فەزڵی داوە بەسەرێ ئەم جیاکاریە تەنان مامۆستا بۆ ناو عایلە و خانەوادەی خۆشە دروست نییە بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم پێم وایە فەرمودەیەکی فەرمی خوایە لێم مەگرە لە دڵەوە بەڵێ عایشە لە هەمویان خۆشترە بێ دڵ شتێکی ترە بەڵام ئەم دڵە نەبێتە عەمەل بەڵێ ئەم دڵە نەبێتە کردار ئەم دڵە کە بوو بە کردار گوناحە بۆ پێغەمبەری خوا فەرمی هەر پیاوێک جیاوازی لە نێوان خێزانەکانیدا بکە لە ڕۆژی قیامەدا بەشە لە شەڵ حەشر نەکرێ هەموو کەس زانێ ئەوە دەردەکەیەتی ئەوە ڤایرۆسەکەی بۆ لە دنیادا ئەم جیاکاریە لە ناو عایلەدا بێ بەرپرسە نێو کارمەندەکانیدا مدیرە نێوان مامۆستاکانیدا مامۆستای لەگەڵ قوتابیەکانیدا ئەم جیاکاریە خراپە ئەم جیاکاری عاقبەتێکی خراپی هەیە بۆچی لە کۆمەلگای ئێمەدا زۆر جار قوتابی بێڕێزی بەرامبەر مامۆستا ئەکات
تەسەووری وا بۆ دروست بێکە مامۆستاکە جیاکاریەکات جیاوازیەکات بۆیە بەڕاستی ئێمە ئەبێ ئەو جیاکاریانەی کە خۆمان دروستمان کردووە سیبی بۆ نەکەین جیاکاری بەڵام کە جیاکاری خوا دروستی کردو قەناعەتمان پێیەتی تەقوا خوا دروستی کردو ئێمە جیاوازی لە نێوان پێغەمبەرەکانە ناکەین لا نفرق بين أحد من الرسل جیاوازی ناکەین بەڵام خوا جیاوازی کردووە ئولو العەزم لە 120,000 پێغەمبەر 124,000 پێغەمبەر خوای تەعالی 25 لە قورئانە باس کردووە لەوە ئولو العەزمی تایە پێنج ئولو العەزمی تایە لەوانەیە خەلیلینی تایە لە خەلیلینشە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەم جیاوازی خوای پەروەردگار کردوێتی بەڵام ئێمە ناتوانین بیکەین ئەو ئیش ئێمە نییە بۆیە جیاوازیە کە هۆکارەکەی تەقوایە خوایکە ئەو جیاکاریە نابێ من بیکەم کاکە نابێ من بیکەم بەڕاستی بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم تەنانەت کە باسی لە فەرموودەی صحیحدا باسی کاربەدەست دەکات کاربەدەستی موسڵمان ئەو کاربەدەستەی کە موسڵمانە ئەفەرمێ ئەگەر شتێکی خراپتان لێ بینی ڕقتان با لە خۆی نەبێ ڕقتان لە عەمەلەکەی بێ وەکەرهو عەمەلەهو لە فەرموودەی صحیح هاتووە ڕقتان لێ نەکەی بێت یعنی ئەمە واتان لێ نەکا کە ئەو جیاوازی ئەکات ئێوە بە مقابلی ئەو جیاوازی ئەو خراپەی کە ئەوەی کات ئێوە چۆنەڵی کۆمەلگا بەرەو ئاقارێکی خراپ بەرن بۆیە بەڕاستی مامۆستا ڕیاز ئەمڕۆ بەداخەوە لە کۆمەلگای ئێمەدا خەڵک حیز بکاتە پێوەر بەداخەوە ئەمڕۆ لە کۆمەلگای ئێمەدا خەڵک عەشیرەت دەکاتە پێوەر ئەمڕۆ لە کۆمەلگای ئێمەدا خەڵک شار دەکاتە پێوەر بەداخەوە ئەمڕۆ خەڵک پۆست دەکاتە پێوەر بۆ چاکی خراپی ڕاستە ئەمڕۆ بەداخەوە خەڵک جوانی کاتە پێوەر خەڵک قات دەکاتە پێوەر کاکە قاتەکەی بە ئوتیەکی جوان و بێتە بازار لە بەداخەوە خەڵک لە کۆمەلگای ئێمەدا سیارە کاتە پێوەر سیارێکی جوانت پێ بێ بە سەیتەرەیە بڕۆگە سیارەکەت جوان بوو سەلامت لێکەن سیارە شڕەیەکت پێ بۆ دەنە لاوە فەحس دەکەن کاکە ئەمە زۆر مشکلێ بەڕاستی یعنی بۆیە تەماشاکە مامۆستا ڕیاز شتێکی نقطەیەکی زۆر جەوهەرەیە قورئان باسی کردووە ئینسانەکان کە جیاکاری ئەکەن لە نێوان خۆیاندا چوار هۆکاریە چوار هۆکار یعنی لە چوار شتە جیاکاریەکەن هەموو ئینسانەکان لە چوار شتە جیاکاریەکەن یەک زوبان من کوردم تۆ عەرەبی دوو حەسەب و نەسەب من عەشیرەتی فڵانم و من خەڵکی فڵان شوێنم سێ پارە چوار منداڵ زۆری منداڵ خەڵکی بەم چوار شتەوە زۆر شانازیەکە و وا خۆی جیا ئەکاتەوە لە خەڵکی تر قورئان هەر چوارەکەی بۆ باسکردنی قورئان هەر چواری خۆی تەعالی بۆی باسکردین دەربارەی ئەوەی کە ئینسان عەرەبی بڵێ عەرەب چاکترە لە کورد چاکترە لە عەرەب فارس چاکترە لە مانە جیاکاری بکاتە ئەوەی کە زوبان ئەم زوبانە باشترە لەوە خوای پەروەردگار لە قورئانە فەرمێ فإذا نفخ في الصور فلا أنساب بينهم نەسەب نامێنێ ئەمە عەرەب ئەمە کوردە نامێنێ ڕەدی داوەتەوە قورئان دوو ئینسان گەلێکە بە حەسەب و نەسەب من کوڕی فڵان کەسم تۆ کوڕی فڵان کەسیت من بنەماڵەیەکی چاکم عەشرەتەکەم عەشرەتێکی باڵا دەستە تۆ عەشرەتەکەت کەسیتیان نییە قورئانە فەرمێ یەومە یەفیڕ المەرء من ئەخیه وأمه وأبيه لەوەش ڕاکە کاکە قورئان ئەمەشی بە هیچ نەزانیوە سێم و چوارەم ماڵە کە خەڵک شانازی پێوە ئاکات منداڵە قورئانە فەرمێ يوم لا ينفع مال ولا بنون إلا من أتى الله بقلب سليم کەواتە هەر چوار شتەکە کە خەڵک شانازی پێواکە بۆی خۆی لەسەر فەرزکا بەسەر خەڵکدا خۆی بە چاکتر بزانێ لە خەڵک قورئان چواری باس کردووە هەر چواری قیمەتی نیە لای خۆ ئەو چوار شتە بە هیچ جۆرە قیمەتی نیە لای خۆی بڕکە بۆیە بەڕاستی مامۆستا ڕیاز من هەموو جارێک ئەڵێم ئێمە خوای پەروەردگار کە دروستی کردوین سەرپشکی نەکردوین لە نێوان ئەوەدا باڵا بەرز بین یان باڵا کورد بین پرسیشمان پێ نەکراوە عەرەب بین یا کورد بین نیشتەجێی کوردستان بین یان نیشتەجێی ئەفریقیا نێر بین یا مێ بین خوای تەعالی سەرپشکی نەکردوین لە ساق بین یان نەخۆش بین باڵا کورد بین یان باڵا بەرز بین لە چی عەشیرەتێک بین لە چ بنەماڵەیەک بین خوای تەعالی ئێمەی سەرپشک نەکردەوە بۆ خۆی دایناوە بۆیە ئێمە
ئەگەر ڕێز لە دروستکراو نەگرین بەهۆی ئەم جیاوازیەوە با ڕێز لە دروستکەر بگرین کە ئاوای دروست کردوین. بەڕاستی کاکە هەنێ من ڕێزمان لە دروستکراوەکە نەگردووە کاکە ڕێز لە دروستکراوەکە نەگرەوە با ڕێز لە دروستکار بگرین کاکە خواوە دروستی کردووە. خی پەروەردگار منی وا دروستکە باڵام کورتە، تۆشی وا دروستکە باڵات بەرزە، تۆی وا دروستکردە سپی پێستی کاکە، منی وا دروستکردە ڕەش پێستم، هەموومان دوای 3 مانگ لە قەبردا نەسپی بێز دیارە نە ڕەش بێت، یاسقانەکانمان یەک وایە هەستی پێ ناکرێ. یعنی جیاوازی ئەم جیاوازیە لە قەبرا کۆتایی دێ بەڕاستی هەمومان بە کفرێکی سپی کف نەکرێت. بۆیە بەڕاستی من ئەوەی کە لە کۆمەلگای بینم بەڕاستی ئەو جیاکاری کە لە کۆمەلگایە بینم ئەمڕۆ کە دیارە هۆکاری زۆرە. خەڵکی ژەراوەتە خوازە خەڵکێکی مرۆڤ دۆست و بە تەقوا بە ئەخلاقە بێ ئیتر کێشەی نییە چ ڕەنگ و باڵایکێ. بۆ منە ئێستا ئێمە حەزەکەین لە بری دۆناڵد ترامپ و جۆرج بۆشی سوورپێس و سپیپێس 1000 پیاوی وەکو ماندێلا بووە کە ڕەشپێسێکی ئەفریقی بوو دڵۆ پێ خوێنی نەڕژاندۆ لە پێناو سەربەخۆی وڵاتەکەشیە. جوان ئێمە طبعاً تەماشاکە سپیپێس و ڕەشپێس لە ئیسلامدا هیچ مەرج نییە کاکە لە هەموو قورآنە ناتۆ چ پێغەمبەری ڕەشپێست بووە لە ئەثەر هاتووە چ پێغەمبەری ڕەشپێست بووە ناتووە چونکە ئێمە ڕەشپێس و سپیپێس گرنگ نییە بەلامانەوە کاکە. مەسەڵە لە قیامەتیشا حەچی سەرداری قوڕەیش و کافران هەیە ئاواتە خوازن بە پلەومەکانی بیلالی حەبەشی بۆ نمونە تەواو خی پەروەردگار کە پێغەمبەری ناردووە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بیلالی حەبەشی و سوهەیبی ڕۆمی و سوهەیبی ڕۆمی خەڵکی موسڵ بووە بیلالی حەبەشی خەڵکی بیلالی حەبەشی خەڵکی حەبەشە بووە کە ئێستا لە ئەثیوبیایە لە ئەفریقیایە سلمانێکە فارس بووە کە ئەیفەرموو من ئیسلام باوەکی منە ئەمانەی نزیک کردووە لە پێغەمبەری خوا بوون بە ئاهلی بەهەشت بەڵام ئەبوو جەهل کە ئەبوو لەهەب کە نزیکی پێغەمبەر بوون کە لە شاری پێغەمبەردا بوون مامەی پێغەمبەر صلی الله علیه وسلم کە نزیکی بوو ئەم خزمایەتی و نزیکایەتی نەیخوارد. ئەمە نەیخوارد کە ئەمان ڕێز عەشرەتن، ئەمە نەیخوارد کە ئەمان مەسەلەن ئەمان سەرداری قوڕەیشن، ئەمان سەرداری قەومەکەی خۆیان، ئەمانە نەیخوارد. ئیسلام تەماشای کرد کێ لەگەڵ خوایە چاکە. ئەوە چاکە. و ئیسلام بۆ خودی ئینسانەکان تەماشایم ئینسانەکان لەگەڵ خوایە بینی چۆنە. بەڵام بۆ تەماشاکردنی ئەم ئینسانە بۆ خزمەتی خەڵک تەماشای ئینسانەکە لەگەڵ خەڵکە چۆنە. زۆر باشە مامۆستا بێگومان ئاینی پیرۆزی ئیسلام هەمیشە بۆ شوێن کەوتوانی خۆی قاعیدەیەک دانێ چوارچێوەی ئەڵێ لە ڕوانگەیم چوارچێوەیەوە شتەکانتان بپێون. بۆ مەسەلەی جلوبەرگیش ئاینی پیرۆزی ئیسلام هیچ کێشەیەکی نییە جلوبەر بە شێوەی مەهاباتی هەورامی سۆرانی یان بوونە هەولێری و بادینی ئەدوورێ. گرنگەوەی ئەو مەرجوو وەکۆڵێ شێوازی تیا بە کە ئاینی پیرۆزی ئیسلام بۆی داناوە. ئیمامی عومەریش لە کاتی برینداریەکە بە یەکێک لە هاوڵانیە فەرمێ برازای خۆم جلوبەرگەکە تۆزێ بەرزکەرەوە کورتی کەرەوە هەم بۆ پاکخاوێنی جلەکەت باشە هەم ڕەزامەندی خواشی بەدواوێ. مەبەستمەوەیە بەم شێوە جوانە ئایا سوکایەتی کردن و جیاکاری بەرامبەر بە کەسێک کە جلوبەرگێکی تایبەت بەخۆی پۆشیوە و لە کۆمەڵگەشە ئەلم جۆرە شتایە ئەمە تا چەند پێ ئەگوترێت جیاکاری بەرامبەر بە جلوبەرگ و ئەو شێواز جلوبەرگی کە پێویستە یەکەمان هەیبێت لە کۆمەڵگەتە. طبعاً خی پەروەردگار کە ئینسانی دروست کردو ئەسڵ لە ئینسانە ئازادیە، ئەسڵ ئینسانە حڕی حڕیەتە. خی تەعالا منی ئازادی بۆ ناکە مەسەلەن ئازادیەکی حڕ مطلق نا مقەیەد. خی تەعالا منی ئازاد کردووە لە قورئانیشدا خی پەروەردگار کاتێک کە باسی ئینسانەکات ئەفەرمێ خودو زینەتەکم خۆتان جوانکە. پێغەمبەر صلی الله عليه وسلم کە باسی جلوبەرگەکات ئەفەرمێت جلوبەرگی شەرعی ئەوەیە ئاوا بێت ناوی جل لە ئیسلامە نهاتوو، یعنی بڵێ دەستداشە لە جلی کوردی باشترە، جلی کوردی لەوە باشترە. ئەمە حڕیاتی ئینسانە. کاتێک کە ئینسان بۆ خۆی حەزی لەم جلەیە ئەم جلەی هەڵبژاردووە خەڵک نابێ گاڵتەی پێ بکە کاکە ئەمە حڕیاتی شخصیە، ئەمە ئازادی تاکە کەسیە. یعنی ناکرێ مەسەلەن ئینسانێک ئافرەتی خوشکێکی بەڕێز حیجابێک بکات خەڵکی گاڵتەی پێ بکات. لە کاتێکدا ئەگەر بگەڕێنەوە بۆ قورئان ئەوەی کە جلەکەی جلێکی ناشەرعیە ئەو ئافرەتە جلێکی ناشەرعیە ئەوە بەڵگەی ئەوەیە کە ئەم ئینسانە
ئینسانێکی تاوانبار و گوناهبارە. یعنی تەماشاکە کاتێکە ئادەم و حەوا تاوانیان کرد، یەکەم شت کە ڕوویتیان کرد چی بوون؟ لە نەمانی جلوبەرگ. ئیدەن لە داماڵێنی جلوبەرگ بەڵگەیەوە کە خوا لەم ئینسانە تووڕەیە، ئەوە بۆ لای خۆی. بەڵام ئەم ئینسانە منە بێ وەکو ئینسان سەیریکەم. کاتێککە خوشکێکی بەڕێزە بینیت جلێکی ناشەرعی لە بەرایە، ئەمە نابێتەوە کارێکم لەگەڵتی پێ بکەم کاکە، ئەمە حرامە، ئەمە دروست نییە. کاتێککە خوشکێکی بەڕێز ئابایەکەدا بەسەریدا پێچێک، ئەمە ناکرێ خەڵکێک بە چاوێکی کەم سەیریکە، ناکرێت مەسەڵەن خەڵک ئەم ئینسانە وا تەماشاکە ئەم ئینسانە ئینسانێکی جانەوەرێکە هاتوو دەسەر ئەم کەوکەبە. نەخێر، ئەم ئازادی شەخسیە، ئەم ئازادیە شەخسیە کاکە بۆ کەس نێ تەداخولی تیا بکات، بۆ کەس نێ بیگۆڕێ. یعنی ئەگەر دەوڵەتی ئیسلامیش بێت، دەوڵەتی ئیسلامیش بێ، مەسیحی لە وڵاتە هەبن بۆ خان عەرەق دروستەکەن کاکە، تۆ توانین بڵێ عەرەق مەخۆن؟ کاکە ناتوانیت. ئیتاریشیان بۆ دانی بۆ خەڵک فێر نەبێ، ناتوانانی بڵێ عەرەق مەخۆن، ناتوانانی بڵێ لە ماڵە عەرەق دروست مەکەن. کاکە ئازادی خۆیەتی، کە ئازادی خۆی تو خەچێ بەسەریەوە. بۆیە بەڕاستی ئەمە کارێکی زۆر خراپە. ئینسان هەموو عەقڵی لە چاوێ بێ. جا مامۆستا ڕیاز، کاتێک کە خەڵک عەقڵی لە چاوێ بوو، کۆمەلگا بێتە ئاوەی لێ دەکەی ئێستا لێ هاتووە. یعنی ئێستا ئێمە زۆر بەمان عەقڵمان لە چاومانە. ئینسانێک ئەگەر ڕێشێکی هەبوو، ئەم ئینسانە باشترین کەسە، ئینسانێک سمێڵی تاشرا بوو، ئەم ئینسانە خراپترین کەسە. ئەم ئینسانە بە کوردی قسەی کرد لەگەڵمانە بوو چاکە، ئەو ئینسانە بە عەرەبی قسەی کرد خراپە. ئەمە عەقڵمان لە چاومانە ئێمە بەڕاستی. ئینسانێکە شێوە شکڵیمان بەدڵ بوو، ئەم ئینسانە ئینسانێکی چاکە، ئینسانێکی فەقیری کە ناسێکە بەیانان دێ بەردەمەڵمان کۆکاتەوە بە ئینسانێکی خراپ. ئەمە کاتێکە مرۆڤ عەقڵی لە چاوێ بوو ئاوایە. یعنی تەسەوورکە پێغەمبەری خوا صلی الله علیه و آله وسلم کاتێک کە هاوڵێکە بینێ، ئەم هاوڵێکی قاجباریکە، جولەیبیب تی پێغەمبەری خوا کێژ نەدا بە من داماوێکم، من نەکبەتێکم، کێژ نەدا بە من فەقیر و داماوێکم. پێغەمبەری خوا فەرمووی ئەنتە عند الله لەستە بیکاسیت، تۆ داماونیت لای خوا. ئەم ئینسانە با لە چاوی هاوڵەکانە، با لە چاوی خۆیانە جیاکاریەکە بێ لە جلوبەرگ و لە شێوازیدا لای خۆی تەعالەوانێ. بۆیە بەڕاستی ئەگەر تەماشاکەین ئەم جلوبەرگەی کە ئینسانەکان ئەیپۆشن لە دنیادا، مادەم لە ئیطاری شەرعدایە، هیچیان لەوی تریان باشتر نییە لە ئیطاری شەرعدا. ئەم ئیطاری شەرعە ئەومان پێڵێت پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بۆ ئەفەرمێت ئێوە جلی فەخر لەبەر مەکەن. جلی فەخر یعنی جلی کەسانێکە فەخری پێواکەن. بۆ ئەم ئینسانەش وا هەز نەکا کە ئەمە لەو خەڵکە جیاوازە، ئەم ئینسانە لەو خەڵکە جیاوازە. ئەمە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم و قورئانی پیرۆز هەموو ئەو ڕێگایانەی کە ئەبێتە هۆکاری ئەوەی ئینسانەکان لە یەک جیا کاتەوە، ئینسانەکان وا لێ بکات بە چاوێکی بچووک تەماشای خەڵکەن، ئیسلام نەیهێڵاوە. ئینسانی متەکەبیر بۆ مەزمومە، چونکە خۆی لە خەڵک بەگەورە دەزانێت، جیاکاری کردو لە دنیادا، خۆی وا پیشانەدا کە هەموو خەڵک مێرو لێیە، بەس ئەم گەورەیە. دەی لە قیامەتا پێغەمبەری خوا فەرمووی ئەو کەسانەی متەکەبیرن خوای تەعالا وەکو مێرو لە حەشردا نەکات، تەطوعهم الناس لهوانهم، خەڵک پیانە. بۆ چونکە لە دنیای خەڵکیان بە مێرو لەزانیوە. ئەم ئینسانە جیاکاری کردووە. ئەم جیاکاریە جا ئەرزم کردی، ئەم جیاکاریە بەڕاستی کە لە کۆمەلگای ئێمەدا ئێمە زۆر جار عەقڵمان لە چاومانایە، بەرامبەریش ئەمان خەڵەتێنێت. کاکە ئەمڕۆ لە کوردستانە بۆ ئافرەت ئەم هەموو تەجمیلاکات، لوتی عەمەلیاتەکات، گوێچکەی عەمەلیاتەکات، لێوی ئەستوورەکات، ڕوومەتی نازانم دابایەکی تیەکات، حاڵی بوو کاکەگیان چاوی عەدەسەی تیەکات، تێگەشتی برای بەڕێزم، حەبی قەڵەی و زەعیفیە خوات، قژی دە دەرمانی لێدا، ئەفوو جسمی بە شێوازێک ڕێگە خات، ئەگەر بەکارهێنانی پەڕۆ و ئیسفنجیش بێت. بۆ ئەزانی بۆچی؟ چونکە پیاو عەقڵی لە چاوێتی ئەوانێت ئاوای خەڵەتێنن لە کۆمەلگای ئێمە. یعنی بڕۆ ئافرەتێکە خاوەن حیشمەتە، ئافرەتێکە جوانی خۆی دەرنەخستووە،
خەڵک زۆر ناوێ چونکە خەڵک عەقڵی چاوێتی کاکە بەڵام ئەم ئافرەتە کە ئەگەر تەجمیلەکەی لێکەیتەوە مەیمونێکە لەو دوورە کاکە پێغەمبەری خوا دوور لە دینەکەی بەر لێسەر فەرمێ ئافرەت لەبەر چوار شتە خوازرێ ماڵ و دین و نەسەب و جوانیەکەی ئەگەر دەستت بۆ دینەکە بردەستێر بە خێر و خۆشیار جوانە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کاتێک کە ئەفەرمێ ئافرەت بۆ چوار شتە خوازێ ئەوە حاڵی ئینسانەکان باسەکات نەک بڵێت بۆ چوار شت بیخوازن ئەفەرمێت طەبیعەتی ئینسان وایە بۆ چوار شت طەبیعەتی ئینسان وایە بۆ چوار شت ژنەخوازێت بەڵام تۆ ئاگادار بە فەظفەر بذاتی الدینی تەریبەت یەداک ئاگەر لە دینەکە بێت ئەمە ئەومان پێڵەکە ئێمە کاتێکە کە عەقڵمان لە چاومانە بوو بەرامبەریشمان فێڵ لە چاومانەکە کاکە فێڵ لە چاومانەکات تێگەشتی کاکە کابرا ژنەیە نییە کابرا ژنەیەنێت شەوی یەکەم من لە گۆڤارێکە خوێنمە لە مەغریب ڕوویدا بوو ڕۆژی یەکەم چۆ تەلاقی داوە شکاتی کردو تووڵام منی خەڵەتانەوە کە بەیانی دەموچای شۆردۆ ئەمە نەبووە کە منێناومە تێگەشتی کاکە پێستەکەی دەرکەوتو ئەمە بۆ من مەبەستم ئەوە ئیشەکە خراپە ئیشێکی ناشەرعی ئەو عەمەلیاتی تەجمیل و جوانکردن و بۆ خەڵەتاندنی خەڵکەگەر پیاویش بیکە هەر کەسی بیکە ئەمە شتێکی خراپە مەبەستمەوە کە خەڵک عەقڵی لە چاوێتی کاتێک کە ئێمە خەڵک عەقڵی لە چاوێ بوو بەرامبەر لە ڕێی چاوە بیخەڵەتێنێت بەرامبەر لە ڕێی چاوە بیخەڵەتێنێ کاکە بۆیە بەڕاستی ئیسلام وای فێر کردوین ئێمە عەقڵمان لە چاومانە نەبێ کاکە یعنی ئیمامی عومەر کاتێکە پرسیاری پیاوێکی کرد وتی کێی ناسێ لە فەرمودەی سەحیحە هاتووە پیاوێتی منەی ناسم فەرمووی چۆنەی ناسیت ئیمامی عومەر پرسیاری لێکرد وەڵا وتی ئەی ناسمە ئیمامی عومەر فەرمووی لەوا چێ هەر لە مزگەوت تا بینی بێت تی بەڵێ تی دێوە ناسین نییە کاکە ئەمە ناسی بۆی بەڕاستی ئێمەی مسلمان شریعەتی پاکی ئیسلام وامان پێڵێت کە هەموو ئینسانێک وەکو ئینسانیەت ڕێزی خۆی بگرین مسلمان بێ کافر بێت گاور بێت جوولەکە بێت پێغەمبەری خوا ڕێزی گردوون پێغەمبەری خوا لەبەری هەڵساون پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کاتێک قسەیان کردووە فەرموویەتی ئەفارەغتە زۆر بە کورتی کاتی بەرنامەکەم بەرەو تەواو نەچێ جیاوازیەی هەر موسڵمان لەگەڵ خۆیان هەولێری بەرامبەر بە سلێمانی هەورامی بەرامبەر بە سۆرانی نازانم ئیخوان بەرامبەر بە سۆفی بەرامبەر بە سەلەفیەت بەرامبەر بە ڕەوتی جیهادی ینی بەجۆی لە جۆرەکان لە فەیسبووکە نوکتە لەسەر یەکەکەن کاتێ پۆستێک لێت جنێ و سوکایەتی و ئەمایەت کرێ ئەم جیاکاریە بۆچی لە نێو ئەهلی موسڵماناندا ئەو جیاوازیانەی کە ئەمڕۆ بەداخەوە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان دابیندرێت کابرا خەڵکی سلەیمانی گاڵتە بە خەڵکی هەولێرەکات عەرەبە گاڵتە بە کوردەکە کوردە گاڵتە بە عەرەبەکات ئافرەتە گاڵتە بە پیاوەکە پیاوە گاڵتە بە ئافرەتەکات ئەم ئینسانە عەشیرەتێکە گاڵتە بە عەشیرەتەکەی ترەکات ئەمە هەر هەمووی پێچەوانی شەریعەتی پاکی ئیسلامە خاوەنەکەی گوناحبارە بێت خاوەنەکەی تاوانبارە بێت ئێمە ئەبێ ئەو کەسەی کە برامانە مادام لە دینداری و تەقوادا دراوسێکەمان باشترە ئەبێ دراوسێکەمان بەلاو باشتر بێ لەو ئەمە نابێتەوەی کە ڕێزی براکەمان نەگرین ئینسانەکان یان لە دینا شەریکن یان لە ئینسانیەت و دینیشا شەریکن ئەگەر من و تۆ لە ئینسانیەت و دینا شەریک بین دووجار حەقیەکمان بەسەرەوەیە ئەگەر لە دینا شەریک نەبوون لە ڕێی ئینسانیەتەوە زۆر بە کورتی چارەسەری جیاکاری لە ڕوانگەی ئاینی پیرۆزی ئیسلام و قورئانی پیرۆز فرمودەکانی پێغەمبەری خوا بەڵام لە یەک خولەکدا حاڵی بوون لە جیاوازی ئینسانەکان کە ئینسانەکان وەکو یەک بیر ناکەنەوە وەکو یەک دروست ناکرێن وەکو یەک ناژین وەکو یەک نابرن یەک طەبیعەتیان نییە و عاقیبەتی گاڵتەکردن و جاکاریکردن لای خۆی پەروەردگار گوناهێکی گەورەیە ئەبێ ئەو ئینسانە ئەو عاقیبەتە بزانێ و بزانێ گوناهی کردو. بەڕێز مامۆستا شاخەوان سیامەسووری زانایانی زۆر سپاس بۆ بەڕێزتان. خۆشەویستان سپاس بۆ ئێوەی عزیز خۆشەویستی ئومێد دەکەین لە قیامەتدا ئێمە لەگەڵ خەڵکێکی خراپدا بڵێن جیاوازی و جاکاری ئێمە تەنها بۆهۆی تەقوا و لە خواترسایی ماوەنەوە بوو. ئومێد دەکەین جمعەتان پڕ لە فەڕ و بەرەکەت و ئاسوودەی میهرەبانی بێ و تاعات و عیبادەت تێمولای قبول بێ و تا بەیگەشتنەوەی تر بە خوای گەورەتان نسپێرین خواتان لەگەڵ.